هەندێکی ڕێاستانە دێ ڕێواسا دایگرم سبیانە دەوری سعات 8:30 گەشتینە ناو ڕێواسە ئەوش سەرمایە لەبە بەفرە هاتە ڕێواسن دەچێ هی ئەوە بووی سڕبردی بووی جازبوو ناهێن لەبە سەرمایە بەڵا باشە ڕۆژانە لە خۆی باینەوە هەندێکی یەکەم جارکیانگر نەکردن ئەلعانش ڕێواستەکەین کاردیەکەین چوینە سلێرچێ لا حەسەن بەجی هەندێک سلێرکن هینیا جا بگەینە کاردی و گەنگر و هەرچی هەبیەکەین ئەباینەوە لۆ هێوارە هەندێکی یەک فرۆشین ئەوەی ئەلعانە دە لێرە فرۆشین و دەبەن لۆ هەولێرێ لۆ گومرجێ معمیل تێتێ لێرێ بارەکەوە بە جار هەیە سعات 8 جار هەیە 6 ێوارەش سعات 4 5 دەچینەوە زیاتر ڕێواز هەیە جار هەیە کەنگر کاردی هەموو ساڵێ مانجی چاردەین 2 مانگە دەچینە ڕێواسە زیاتر ئەچینە لای ڕۆبێ و هەردە خنێرە سنین ئەو جیانە